من ناوم ڕست کەمال حسێنە لێکێک لە بنەماڵە دێرینەکانی شاری سلێمانی لەدایک بووم. نزیکەی چەند ساڵێکە هاتوومەتە دەرەوەی کوردستان. کاری من سۆسیال بتخۆیۆم بە عەرەبیەکەی ڕێعایە ئیجتیماعیە، بە کوردیش چاودێری کۆمەڵایەتی. من ڕۆژانە کار دەکەم، نزیکەی لە مانگێکە 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژ ئیسراحەتم هەیە. ڕۆژەکانی کە سەرقاڵم بە کاری جێبەجێکردنی کارەکەم. ئەمەی لێرەدا ئەوە بڵێم کە من 3-6 ئیشەکەم، بەیانیان سەعات دەوری 6 ئەبێ لە دەوام بم هەتا سەعات 2:30 وەجبەی نێڕوانمان هەیە سەعات 2 هەتا 2:30 ئێوارەیە. لە مانگەکەیە تەقریبەن نزیکەی 3-4 شەویش خەفەرە بم. ئەمە ناوی منە، ڕەز حوسێن. ئێس یعنی شپێت، ئێها کا یعنی ئێرسە هێلفە کۆرس، ئەوە ڕۆژی 7 مانگ بوو کردم. دوای ئەوە ئێف یعنی فروشیشت، لە ئەخیری مانگەکەشە 2 ڕۆژ شەوانم، یعنی 2 ڕۆژ خەفەرم. تەمان ئەمە پلانی ڕۆژانەمە. من هەموو ڕۆژێک سێری پلانەکانەکەم، بزانم چ ڕۆژێک بەیانیانم یا چ ڕۆژێک نێڕوانم یا چ ڕۆژێک ئێوارانم. ئەو سێرەکەم لەگەڵ کارمەندەکانی کەیە، چکە زۆربەی کات بێکەوە ئەڕۆین بۆ دەوام. جەماعەتێکم لەگەڵایە بڵێن بێکەوە چین بۆ دەوام. سێریەکەم بە ڕۆژانە و پلاندا ئەنێم و کۆنتاکتیان لەگەڵاکەم کە بەجێم نەهێڵن لە دەوامە. طبعا ئێستا من ئەڕۆم بەرەو شوێنی کارەکەم. لە شوێنی کە نیشتەجێم بۆ شوێنی کارەکەم 40 کیلۆمەترە. تقریبەن هەموو کاتێکی دەوامم 40 کیلۆمەتر ئەڕۆم و ئەگەڕێمەوە. ئێستا ئەمڕۆ نیێڕوانە دەوامم. طبعا کە یەکێک نیێڕوان بێت ئەبێ نیم سەعات زووتر لە دەوام ئامادە بێت باشترێکە. سەعات 2 نیۆڕۆ یعنی 14 من لە دەوام ئەبێ ئامادە بم. طبعا ئەوە من ئێستا گەیشتمە شوێنی کارەکەم. ئەم جادەیە کە ئەیبینن تەنها بەس منی پیان ناڕۆم، ئەو کەسانی کە لێرە نیشتەجێن هەروەها بم جادەیە ئەڕۆن، چکە کەس بووی نییە بەسەر جادەی ئاما بێت. من ئێستاوە گەیشتمە شوێنی کارەکەم، سەعات 2 ئەبێت ئامادە بم لە شوێنی کارەکەم. طبعا ئێرا کە ئەیبینن 500 متر، نزیکی 500 مترە بێت، ئەبێت بۆ نزیکەی 500 متر ئەو خەڵکانی کە لەم کەمپەیە نیشتەجێن، هەروەها و کارمەندانی کە لێرە کارەکەن، ئەبێ بەم ڕێگەیە بێن، چکە شوێنێکی تایبەتمەندە و شوێنێکی تایبەتمەندە، زۆر کەس بۆی نییە بەم جادەیە بێت، بم شوێنەیە بێت. ئێستا هەموو هاوڕێکانم چاوەڕێ من لە دەوام. سەعات 2 دەست پێکەین، عادەتەن سەعات 2 بۆ 2:30 ئیجتیماعمان هەیە، کۆبوونەوەمان هەیە بینی وەجبەی بەیانی بۆ وەجبەی نیێڕۆ کە من ئێستا تایە دەوامەکەم. باز لەوە ئەکرێت کە چی ڕوویاوە لە ماوەی ئەو 8 سەعاتەی کە بڵێن وەجبەی یەکەم کە لە دەوامیان کردووە، کاریان کردووە. ئەبێ ئێمە ئاگادار بین چی ڕوئەیات، گۆڕانکاری، شتی تازە. دوای ئەوە نیم سەعاتەکە ئێمە
دەسەکەین بەکاری خۆمان، یعنی سعات 2:30 هەتا سعات 2:30 شەو من لە کار بەردەوامە بم ئەمڕۆ. ئەنجە دوای ئەوە وەجبەی شەویەت سعات 10 شەو ئێمەش عینەن شت هەروەها وەکو وەجبەی بەیانی کە هاتبوون کۆبوونەوە لەگەڵ وەجبەی شەوانەکەین و کارەکانیان تەسلیمەکەین. کاتی von Haas. Kannst du bitte abschließen? Danke. Dankeschön. کاری من لەم کەمپەیە چاودێری کۆمەڵایەتی بە کوردیەکەی کە بوترێت کە یارمەتیدانی ئەو کەساناکەم ئەو پەنابەراناکەم کە لێرەیان نیشتەجێن. مەسەلەن نەخۆشن، هەندێکان کێنە ئەم وڵاتەوە نەخۆشن، ئەوەی ڕاستی بێ من کاری وەرگێڕیان بۆکەم لەلایەن دکتۆرەکانەوە و هەروەها ئەگەر مشکلەیەکیان هەبێت وەکو چاودێری کۆمەڵایەتیەک قسەیان لەگەڵاکەین. چەنەها عیلەمان هەیە، چەنەها مناڵمان هەیەە ئەم وڵاتەوە نەخۆشن، ئێمە لە ڕێی ئێمەوە ئەتوانین قسەکانیان پێ بگەێنین، ڕخنەکانیان پێ بگەێنین بۆ کەسانی کە لێرە کارەکەن. بەڵێ بەڕێزان، ئێستا چاپێکۆتنێکم هەیە لەگەڵێکێک لە لەوانەی لە کەمپەکانە ژیانە بەنەسەر کاک ئیسماعیل. فەرموو ئەگەر چەند پرسیارێکم هەیە لە بەڕێزە ئەگەر بتوانیت باسی ژیانی هاتنە دەرەوە لە وڵاتی خۆت بۆ وڵاتی غەریبی باس بکەی، هەروەها بە چەند ڕێگایە هاتووی چ کۆس بوو تەگەرێکە بینیوە لە ژیان تا هەتا گەیشتیتە ئەم نقطەیە بڵێ ئەم خاڵی کە ئێستا بەڕێزتیایە ئەژیت. و پرسیارێکی کەشم ئەلەوەیە کە بەڕێزت تا چەند لە کارمەندەکان ڕازی، تا چەند لە یەکێک لە کارمەندەکان کە منم تا چەند ئەتوانم هاوکاری بکەم، ئەتوانیت بۆ بەڕێزیان باسکەی فەرموو. بەڵێ من چەند ساڵێکە لە وڵاتی خۆم لە ئێرانەوە هاتمەتە دەرەوە، بەڵێ بە وەکو پەنابەرەکانی تر بە ڕێگای وشکانیە، بە ڕێگای بەحرا هاتین و تاکونێ ئەوڕۆ گەیشتینەتە ئەڵمانیا. لە ئەم ڕێگانە من سجنی زۆرم بینی، هەشتا سجنم بینی، کەمپەکانی زۆرم بینی، لە کەمپێکی زۆرە بووم لە یۆناان چەند ساڵ لەوێ ژیام. بەڵام بەداخەوە هیچ کات من نەمبینی کە لە شوێنێکە کارمەندێکی کوردی لێبێ، کارمەندێکی کوردی لێبێ. پێش ئەم کەمپش من لە کەمپێکی کە بووم لە شارێکیکە لە مۆنشێن بووم، بەڵام لەوێش کوردی لێ نەبوو. و کە هاتمە ئێرە ترانسفەریان کردین، هاتمە ئێرە وەکو سەحرایەک بوو، زۆر شوێنێکی دوور بوو، بەڵام بەڕاستی کارمەندەکانم بینی کە کوردم یەکیان جەنابتی زۆر پێی دڵخۆش بوو، زۆر پێی دڵخۆش بووم سەر ڕایەوەی کە لەم کەمپاژیان زۆر بەتاڵی ئەڕوات، زۆر شوێنەکەی ناخۆشە، خواردنی خراپە، شوێنی خەوی خراپە، حەسانەوەت نییە، کێشەی مقابلە و ئەو شتانەت هەیە. بەڵام لەو لاوەکە لە کاتێکا کە هەموو ئەو گرفتانە هەیە وەکو مشاورێت دێن لەگەڵ یەکێ وەک جەنابتا کە کوردن لێرە ئەیشەکەن، قساکەین، پرسیارەکەین، بە زمانی خۆمان جواب وەرەگرین و ڕێنماییمانەکەن کە چی بکەین، چی نەکەین، چ کارێ باشە، چ کارێک خراپە، چ شتێک توانێت ئێمە بباتە پێشەوە، چ شتێک توانێت ڕامان بگرێت لە شوێنی خۆمانە. زۆر پێی دڵخۆشین. بەڕاستی بریا لە هەموو کەمپەکانە، یعنی دەوڵەتی ئەڵمانیا بیتوانایە بە زمانی خۆیان پەنابەرەکان کەسانێکیان دابنایە کە بیانتوانێت ڕێنماییان بکەن، چونکە نەکار بۆ کورد، بۆ عەرەبەکانی شەروە، بۆ فارسەکان، بۆ ئەفریقیەکانی شەروە. ینی من بینیومە کابرا بووە لە کەمپێکە ژیانی کردە، بە ساڵدا نیشتە تاکوونێ تەرجمانێکی بۆ بێرن، زۆر وەزعێکی زۆر خراپ بووە، نێزانی وەکو کەڕولاڵوە بووە، چونکە کە دێتە ئەم وڵاتەوە نە زمانیان نەزانی، نازانی کەلتوریان چۆنە، نەزانی چیە بکەن، چی ناکەن. ئەلعان ئێمە ئێوە وەکو کتێبێک بەڕاستی وان بۆ ئێمە کە ئێمە هەموو ڕۆژێتان خوێنین و پرسیارتان لێکرد و سپاس دەکەین بۆ خوا کە بە دڵێکی زۆر پڕ لە محبەت و جوابی پرسیارەکان و ڕێنماییمانەکە. دەستخۆشیەکەم لێتان بەڕاستی. من ئەتوانم لێرە ئەوە باسکەم کە من کەسێک بووم وەکو ئەم کەسانە، وەکو ئەم پەنابەرانی کە لێرە ژیانیان بردەسەر، بەڕاستی سەختێکی زۆر لەم ژیانە بردمە سەر، بەس
ئەتوانم لێرە ئەوە بڵێم کە سواز بۆ خوا کە توانیم بگەمە ئامانجی خۆم کە توانیم ببم بە شتێک لەم وڵاتەیە زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە وەکو کچێکی کورد لەم کەمپەیە کاری تەرجماکەم کاری وەرگێڕەکەم ئیشەکەی من لێرەیە وەرگێڕم لە بەشی دکتۆرەکان هەروەها وەرگێڕم لە بەشی کۆمپانیای ئینسانی کە بڵێن ئەو کەسانی کە مشکیلیان هەیە یان ئەیانوێ بگەڕێنەوە وڵاتی خۆیان من کاری تەرجمەیان بۆکەم و هەروەها نەک هەر بە تایبەتی بۆ کورد بۆ هەموو چین و توێژەکانی کە هەر هەوڵی خۆمم بۆ یاون هەر بەردەوامی شەبم ئینشەڵڵا لەسەر ئەو ئەرکا چکە لەبەرەوەی خۆم کەسێک بووم بەڕاستی ژیانی کەمپ زۆر زۆر ناخۆش بوو سەختێکی زۆرم بینی سپاس بۆ خوا کە ئێستا وردە وردە بەرەو باشی ئەڕۆم بەس ئەگەڕێمەوە ئەڵێم ئێرە هەر وڵاتی غەریبیە هەر خۆم لەم وڵاتای خۆم بە غەریب دانێم بەڕاستی هیوادارم ڕۆژێک بێ لە ڕۆژان بگەڕێمە وڵاتەکەی خۆم بتوانم کارێک ئەنجام بم لە کوردستان بتوانم خزمەتی وڵاتەکەی خۆم بکەم شتێکی جوان پێشکەش بە وڵاتەکەی خۆم بکەم ئەم کاتە باش ڕازەخان بەخێر بێن برادران من ناوم ئەمینە 25 ساڵە لە ئەڵمانیام ئێستاکە لێرە کاری لەگەڵ پەنابەرانە کارەکەین ئیتر بە حکمی زمان مەسەرەن تورکیە زانم فارسیە زانم سێ چوار زمانە زانین ئیتر یارمەتی بە بەردەوام یارمەتی پەنابەرەکانە دەین نەخۆشە بنیان بین بۆ خەستەخانە یان بۆ لای دکتۆر تەرجمەیان بۆکەین مەسەرەن کە وەریان نەگرین لێرە ژووریان نەدەینێ پێداویستیان نەدەینێ ئیتر بەبێ توانە خواردنە جلوبەرکە هەمووی ئایدی ئێمەیە ئیتر لەم کەمپەیە زیاتر لە 500 نەفەری تایە هەموو ڕەگەزنامەکانی تایە ئیتر من و ڕازەخان و دوسێ کوردی کەش لێرە خەڵکی کوردستانی خۆمانین خەڵکی عێراقین پێکەوە کارەکەین بەڕاستی زۆر دڵخۆشین لەبەرەوەی هاوکاری خەڵکەکەین ئەو خەڵکانی کە دێن پەنابەرن سێرەکەی هەرچی سینیانەیە لەو ڕێگایەدایان ناوە لێرە پێویستیان بە مەسەرەن سوشیۆلۆگیان تێک چووە کە گەنێ ئێرە ئیتر ناخۆشییان بینیوە لەو ڕێگایە کە دێنە ئێرە ئیتر هەیە زۆر وەزئی خراپە هاوکاریانەکەین قسەیان لەگەڵاکەین دڵیان نەدەینەوە ئیتر قانونەکانیان فێرەکەین قانونی ئەڵمانیا چۆن هەڵسوکەوتکەن بۆی تووشی غەڵەت نەبن چۆن کاروبار و ئیشەکان خۆیان جێبەجێەکەن ئیتر ئەوەی پێمان بکرێ وەکو کاری خۆمان ئێمە لێرە یارمەتیان نەدەین وەکو کارمەندێک و بەدڵش وەکو مرۆڤێک بە بەردەوامی یارمەتیان نەدەین ئیتر ڕۆژی 8 ساعات بۆ 9 ساعات کارەکەین جار بە زیاتر بێت ئەگە پێویست کار دەمێنینەوە بەردەوامین لە کارەکەمان ئیتر زیاتر ئەوە من لە 8 ساڵ بۆ 10 ساڵە چێ لەم بوارە کارەکەم ئیتر پشتیوانی پەنابەران نەگەین و ئەوەی پێمان بکرێ یارمەتیان نەدەین و ئێتەخوا یارمەتیداری هەر هەمویان بێت و ئینشاءڵڵا هەر هەمووی پەنابەری وەرەگرن و نەجاتیان هەبێ لەم ئاخیر ناخۆشییان دەبێ سوپاسی ئێوەشەکەم ئەمڕۆ لێرن ڕازەخان وابزانام کاتمان نەما ئەبێ بچین ئارەوەڵا بۆ سەر کارەکە ئێستا چاوەڕێمانەکەن لە ژوورەوە دەی کاتیش خۆشتێ